سڵاوتان لێ بێوەم کاتتان باش بیلان ڕۆفم کاتی ئابوووریە ئەم ێوارەیە ئەم بابەت ئابووریانتان بۆ باسک هەرێمی کوردستان 120 میلیارد دینار دەداتە بەغداد وتەبێژی حکومەتیش دەڵێت ڕێکەوتنی هەرێم و بەغداد بۆ 3 مانگە دواتر دەبێت لە یاسای بودجەی عێراق جارێکی تر ڕێکەوتنی نوێ بکرێت. 4 هەفتەیە نرخی زێڕئاستی نوێ و بەرز تۆمار دەکات. ئۆنسەیە گەیشتە سەر و 3791 دۆلار. بەشێک لە دامەزراوەکان پێشبینی بەرزبوونەوەی زیاتر دەکەن و هەندێک بانکیش دەڵێن زێردا دەبەزێت. قەرەبووی دوکاندار و کاسبکارانی دارەسوتاوەکە کراوەتەوە کە بڕەکەی 1 میلیارد دینارە لە داهاتوێکی نزیکشە ئەتوانن شوێنەکانیان دروست بکەنەوە. پیشەوەرانی سۆران ناڕزایەتی دەردەبڕن لە دژی زیادکردنی باج لەسەریان دەڵێن بێ ئەوەی ئاگادار بکرینەوە باجی 15 ساڵیان لەسەر هەژمار کراوە بەهۆیەوە بۆتە بارگرانی بۆیە. دووبارە سڵاو کەمێک پێش ئێستا لەسەر شاشی کورسات نیوزیش بینیتان کە ڕاگەندراوی ئەنجومەنی وەزیرانە بوو ئێستاشەیەکە بە ئێستا ڕات کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەنجامدرا کۆبوونەوەی ئاسایی بوو. تیایدا لەسەر دوو بابەت گفتوگۆکراوە بابەتی ڕێکەوتنی نەوت هەرێمی کوردستان لەگەڵ داهاتی نانەوتی و بەشی گەنجینەی فیدراڵ یعنی ئەوەی کە لە داهاتی ناوخۆ کۆکرێتەوە چەندی بەر عێراق بکەوێ یاخود نا لە بابەتی نەوت ڕاگەندراوەکەی ئەنجومەنی وەزیران کەمێک وردەکاری ئەم بابەتەی باس کردووە کە وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت باسیەوەی کردووە کە هەوڵ دراوە لەگەڵ حکوومەتی فیدراڵ بۆ کۆمپانیاکان بە سێقۆڵی میکانیزمێک یاداشتێک هەندێک خاڵ بنووسێتەوە کە هەمویان پابەندن پێوەی. جا وەزیری سامانە سروشتەکانی هەرێم وتوێتی بەیەکی کۆمپانیا نێوتەکانی هەرێم کە کارەکەن لە هەرێم بە بیانی و ناوخۆیەوە ئیمزامان کردووە تەنها کۆمپانیای دیەنۆی نەبێ کە هیچ کێشەی بۆ دروست ناکا بۆ ڕێکەوتنەکە و خۆشمان ئیمزامان کردووە لە 23 مانگەوە ناردوومانە بۆ واتە لە دوێنێەوە ناردویانە بۆ وەزارەتی نەوتی عێراق و سۆمۆ بۆی ئەوانیش ئیمزای بکەن چاوەڕێن حکوومەتی عێراق ئیمزایکە و دەست بکرێ بە هەناردەکردنی نەوت. جا لە بابەتی نەوتەڵێ کێشەیەکی ئەوتۆ نەماوە لەسەر میکانیزمەکان ڕێکەوتوین حکوومەتی هەرێم پابەندە بۆ ئیمزایی خۆی کردوێتی هێشتا ماوە عێراقیش بیکە. بەڵام تەنها لە بابەتی پشکی ناوخۆ و 50,000 کە دابی نەکرا تەنها لەوە کێشەماوەگینا بۆ ئەو بڕێ بدرێ بە سۆمۆ هەناردە بکرێ کێشەیەک نەماوە. ئەنجومەنی وەزیراوتیانە چەندین ساڵە عێراقەڵێ لەسەر بابەتی نەوت موچە نانێرین ئەم بابەتەمان چارەسەر کردووە هیوادارین ئیمزایکەن و نەوت بڕوا و موچەش بێت. سەوار بە داهاتی نانەوتیش وتراوە کە پێشوازی لەو بڕیارەی محەممەد شیع سوودانیەکەن کە یاوێتی بۆ ناردنی موچەی مانگی حەوت وەزیری دارایی هەرێمیش ڕاست پێرداوە زۆر بە خێرایی 120 میلیارد بخاتە سەر هەژماری حکوومەتی فیدراڵ بۆی موچەی مانگی حەوت بێت وتراوە چاوەڕێشەکەین موچەکانی مانگەکانی تر بێت نەک ئەوەی کە هەرێم وتبێتی ئەبێ بێت ئەڵێ چاوەڕێیەکەین. وەروە وتراوە ئەو لیژنە وەزاری کە لە حکوومەتی عێراق پێکات لە مانگی تەمموز کە 6 وەزیرن هەماهەنگە بین لەگەڵیانە بۆی لەسەر بابەتی داهاتی نانەوتیش بگەینە ڕێکەوتن بە پێی یاسای بەڕێوەبردننی دارایی یاسای بووجە بڕیاری دادیای فیدراڵی. جا ئەمڕۆ وتەبێژی حکوومەتی هەرێمیش کۆنگرەی ڕۆژنامەوانیە بوو لەسەر بابەتانە هەمووی قسەی کرد بەڵامەوەی کە زۆر سەرنجڕاکێش بوو لای من وتی ئەم ڕێکەوتنە بۆ 3 مانگە بۆ ساڵی نوێ ئەڵڵا کەریمە. ئەمڕۆ پێشوا هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان کۆنگرە ڕۆژنامەوانی هەبوو وتی ئەو ڕێکەوتنیا خۆت ئەو میکانیزمەی هەیە بڕیارە بۆ 3 مانگ بێ مانگی 10 11 12 بۆ ساڵی نوێی 2026 ئەمە قسەی خۆیەتی پشت بە یاسای بووجا بەستین لە عێراق ئەبێ حکوومەتی هەرێم و کاک پێشەوا و هەموو کەسیش بزانێ عێراق بۆ ساڵی 2026 یاسای بووجەی نابێت چکە 11 هەڵبژاردنە ئەم حکوومەتی عێراق بێ بەکاربەڕێ کرد
و ناتوانانی یاسای هەبێ بۆ ساڵی نوێ پێکێنانی پەرلەمان و کۆبوونی پەرلەمان پێکێنانی حکوومەت و ئەگەر هەر بە ڕۆتینی خۆشی بڕوا بەلایانی کەمەوە ئەگەینە مانگی 6 2026 ئەو کاتیش کاریگەری نابێت. لێرە هەندێ بابەتتان بۆ باسەکەم ئەم ڕێککەوتنەی کراوە چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغاکات یا خودنا یان ڕێککەوتنێکی فشۆڵە وەکو هەمیشە پێشتیش هەر ڕێککەوتنێک کرابێمە بەرچاوڕوونیمان ناوە سواز بۆ خواژەوەی وتومانە دوایی هەر ڕێک وەگەوە دەرچوو. ئەم ڕێککەوتنەی کراوە کۆمەڵک بربەست و کێشەی لە بەردەمایە. ڕێککەوتنی نەوتی بۆ 3 مانگە ئەوەی کە وتەبێژی حکومەت وتی و بە دڵنیاییشەوە دوای ئەوە کێشەی تری بۆ دروست دەبێت. یەکێک لەو بابەتانی یاسای بودجێ. ئەم ڕێککەوتنی هەرێم کە لەسەر بابەتی نەوت و داهاتی نانەوتی و هەندێک بابەت ئەیکا پەیوەست کراوە بە یاسای بودجەی 3 ساڵی عێراق 2023 24 25 لە سیوێکی 12 ئەم ساڵ یاسای بودجەی عێراق کۆتاییە بۆ ساڵی نوێژ عێراق یاسای بودجەی نابێت. جا بەپێی یاسای بودجە دیاری کردووە نەوت داهاتی نانەوتی ڕادستی بەخا بکرێ ڕێبکەون اینجا پشکی هەرێم لە بودجێ جا تا ئەمە ئاکرێ بودجە خۆی تەواو بێ ئەو کاتی کێشەی پشکی هەرێم دروستە. دادگای فیدراڵیمان هەیە لەسەر موچە و کێشەکانی هەرێم و بەغدا قسەی کردووە. دادگای فیدراڵی بێ موچە بە دەرکرێ لە ململانی سیاسی ئەوێ موچە بنێردێ بۆ فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمیش ئەبێ نەوت و داهاتی نانەوتی ڕادەست. ئەمە دووەم دامەزراوەی یاخود دووەم بابەت کە پشتی پێبەستین لەم بابەتانە هەماشتەڵە. بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراقی ژەیە باسی لە موچەی هەرێم کردووە کە لە هەفتەی حەوتی ئەم ساڵ دەرچوو ئەڵێ موچە پەیوەستە بە بابەتی تەوتی داهاتی نانەوتی هەرێم و هەروەها بابەتی نەوتیش. ئەم سێشتە اینجا ئەگەنە ئەوەی کە موچە بۆ هەرێم بێ. بابەتی تەوتینیش هەفتەی دا ماوەکی کۆتاییە. ئەمڕۆ 24 نوێە هەفتەی دا یەکسەرەکەوی بەسەر بۆمبێکی ترا لوقمێکی ترا بۆ ناردین موچە. هەرچەندە پێش هەڵبژاردنە ئەکرێ باشتر بێ. ئەنجومەنی دەوڵەتیش لەم ڕۆژانەیە خوێندنەوەیکی بۆ یاسای یاخود بۆ بابەتی داهاتی نانەوتی کرۆ وردەکارێکی نووسیوە کە دڵنیام عێراق بۆ ساڵانی تریش پشت بۆ وردەکاریا بەسێ کە بەشێکی لە بەژۆندی هەرێمی کوردستان نیە. بەگشتی ئەگە هەرێمی کوردستان ڕێککەوتنێکی ئەنجام باە ئەوە داوای کردا ئەو ڕێککەوتنە بە دەربێت لەم بابەتانە ڕێککەوتنێکی نوێ بێت نەوتەنێرین هەموو ماگێ موچە بێت. داهاتی نانەوتی خەرجی دام و دەستگا و پێداویستی و خزمەتگوزارەکانی هەرێمیش دابین کرێ. ئەگەر وانە بێ ڕێککەوتنەکە فشەڵە هەموو ڕۆژە هەموو هەفتەیەک تەیب سامی وەزیری دارەی ئەتوانێ یەک ئەڵغام بخاتە بەردەم وەفدەکەی هەرێم کاچن بۆ بەغا لیستی موچە بن. جا حکومەت هەرێم وەڵە لیستی موچەی مان گەشتیش بەم نزیکانە ئەگاتە بەغا ئەبوو بناردرایە ڕاستیەوە 24 نوێە ئەبوا لیستی موچەی مانگی هەشت ئەسڵەن وردبینیشی بۆ بکرایە بۆی فشار کرایە هەر بە زووی هەشتیش بێت تا هەسەنە نێرداوە کێشێ. ڕێککەوتنی نەوت و داهاتی نانەوتی هەندێک بربەستی گەورەی یەتە بەردەم هەر یەکێک لەمانە ئەڵغامێکن ئەکرێ هەموو هەفتەیەک هەموو ڕۆژێک هەموو مانگێک هەموو ساڵێک بەرامبەر بە هەرێم بەکاربێنرێ. یەکەم تێچووی نەوت بۆ 2 مانگە هەموارەکە 16 دۆلارەکە ئەمانەڵێ بۆ 3 مانگ ڕێککەوتوین ئەکرێ کێشەی بۆ دروست بێ. حکوومەتی کاربەڕێکە لە 11 2025ەوە حکوومەتی عێراق سوودانی بێ بە کاربەڕێکەر ینی دەسەڵاتی بڕیاردانی نابێت بۆ هیچ جۆرە ڕێککەوتنێک کانجامی بە. هەروەها یاسای بودجە لە کۆتایی ساڵ کۆتاییەت ڕێککەوتنەکان لەسەر و بنەمایە کراون واتە چینەوە خاڵی سفر کۆمپانیەکانی نەوت کێشەیەکی ترن قەرزیان پێدرێ پێیان نادرێ نەوتەکە چۆن بەکارێنن چەندیانەکەوێت سۆمۆ ئەیان ناتێ خۆیانی فرۆشن 1001 ئەم لاولایتیایە وەژ ناکرێت کۆمپانیای دیێنۆی نەچێتە ڕێککەوتنەکە بەڵام کۆمپانیاک لە عقلێکی تر بچێ. بڕیاری 550 عێراق بەڕاستی کێشەیە ئەوە ئەبووە هەرێم ئەو بڕیاری بە عێراق هەڵبۆشاندایەوە لەم ڕێککەوتنە گرێبەستی بۆری نەوتی تورکیا عێراقیش لە هاوینی ساڵی ئایندە کۆتاییە ئەوانە دیسانە بنەوە بە کێشە بۆ دوورمەودا و داهاتی نانەوتی و پشکی فیدراڵی بۆمبێکی ترە ئەویش دەتوانێت هەموو جارێ بیانوو بۆ هەرێمی کوردستان دروستکە. بۆیە ئەم جۆر ڕێککەوتنانە ئەکرێ بۆ ماوەکاتی دەرفەتێ بێ هەناسێ بێ معاشێ دوان سیان هەرچەند بێت بەڵام بۆ دوورمەودا بەتایبەت بۆ 2026 لەبەر عێراق یاسای بودجەی نابێ حکومەت کاربەڕێکەرە بێ نەخشەی سیاسی عێراق ئەگۆڕێ لەوەی لیستێک دەنگی زیاتر بێنێ لەگەڵ کووردا هاوسۆز نەبێ لەوەیە بە پێچوانەوە لە کوردستان لیستێکی تر دەنگ زیاتر بۆی هەموو ئەمانە
کاریگەریان لەسەر بابەتی موچە و ڕێکەوتنەکانی هەرێمە بێ کابوو لەم ڕێکەوتنانە ئەو بابەتانە بۆ شاتۆرەکو چۆن لە یاسای بودجە لە 2023 هەنێ قسەمان کرد ئێستا ڕوئەیە لە ڕێکەوتنەکانی تر قسەمان کرد دواتر دەرکەوت و ئەبێ حکوومەت هەرێمی ژەوەی بزانیایە کە 2026 عێراق یاسای بودجەی نابێت تا تۆ پشت بە یاسای بودجە بەستی. یا بەسەر بابەتی زێر 4 هەفتەیە نرخی زێر بەردەوام ئاستی نوێ و بەرز تۆمارەکە بە شێوەیەک لەو ماوەیە تەنها لە ماوەی ئەو 4 هەفتەیە $300 ئاستی نوێی تۆمار کردووە کە پێشتر ئەو نرخانەی نەبوو. بەشێک لە شارزان و دامەزراوە جیهانیەکان پێشبینی بەرزبوونی زیاتری نرخی زێڕەکەن، بەڵام چەند بانک و ناوەندێکی لێکۆڵینەوە ڕایان وایە زێر دابەزی تۆمارەکە. جا ئێستا بریش پێتان دەڵێم کامیان ئەگەری زیاتر. جا ئێستا بۆ بە مەراقی هەموو کەس زێر بەرزە بێتەوە یا دابەزێ هەشە نیشیەتی بیکڕێ هەر حەزەکە بزانێت چی بەسەریە دابەزیا بەرزە بێتەوە چکە ژیانی خەڵک وابەستە بۆ پێوەی لە بابەتی کۆمەڵایەتی یاخود هەر هیچ دەبێت لە هەموو ماڵەکە پارچێکی بچووکیش ئەگەر زێر ینی زۆریشانە بێ هەر پارچێکی بچووکیانێ لێرە هەندێشتان پێڵم لەسەرەوەی زێر دابەزە یاخودنە. ئێستا نرخێکی زۆر بەرزیە هەمووی باسی بەرزبوونەوەکە پێش هەمووان بڵێن نرخی زێر بەرزە بێتەوە بەرەو 4000 ڕوا و 3700 بینێ بەندە ئالێرە ئەم بابەتی بۆ باسکردون لە سەرەتای ئەم ساڵ لە ناوەڕاستی ئەم ساڵ لە مانگی 6 لە مانگی 7 لە مانگی 8 ئەم بەرزبوونەوەانە دەست پێکاتەوە جارێکی تر. بەڵام ئێستا پێتانەڵین زێر مەرجنی هەروە بەرز بێتەوە ئەکرێ دابەز. جا ئەمە چیتان لێکرد تۆزە بیگەڕێنەوە باقی ناکە هەر یەکەم وایە کێشەی تەواو دەستخۆش تەوەن بەرزتی ئاس کە تۆماری کردبە $3791 نزیک بۆ لە $3800 پێشبینێکرێ بەرەو $4000 بڕوا بەڵام دابەزینی زێڕیش ئەگەرێکی کراوەیە با بۆ نمونە بۆتان باسکەم. ئۆنسەی زێر لە ساڵی 2011 هەمان سیناروی ئێستا بەرزبوونەوەی لە ناکاوی هەبوو دەی گەیشتە $1800. ئەمە بەرزترین ئاستی تۆمار کرد لەم خاڵانەی کە پێشتر نەیبینی بوو. بەرزبوونەوەی تۆمار کرد بۆ $1800 بەڵام بۆ گەبینن دابەزیێتەوە بۆ $1100 تا ساڵی 2020 ساڵی کۆرۆنا لە 2011 تا 2020 زێر دابەزینی باشی بەخۆ بینی. مەرجێک کە ئاستێکی نوێ تۆمارەکە جایەکتی دانەبەزێتەوە سەرنج بن ئەو ئاستە بەرزانی کە تۆماری کرۆ پێشتر نەیبووە دوایی چۆن دابەزینی تۆمار کرۆ بەڵام ناگەڕێتەوە ئاستی سفر بەڵام باشتر لێرەوە دیسان بەرزبوونەوە تۆمارەکە جارێکتر بە هەمان شێوە. با باسی چیمان هەیە دواتر باسێکی 2024تان بۆ بکەم نزیکترین کاتی 2025 بۆ باسەکەم لە مانگی 4 لە مانگی لە 21 لێرا من پێم وتن نرخی زێڕەگاتە $3500 لە 25 4 گەشت ئەم لوتکەی بۆ تۆمار کردی باشە ئەم لوتکەیە لە 25 4 تۆماری کرد کە $3500 بوو لەم ئاستانەوە بەرزبوونەوەی تۆمار کرد کە پێشتر بە خۆی نەبینی و بەڵام سەرنج بن ئەو دابەزینانی کە تۆماری کرد بۆ $3100 واتە $400 لێ بووە لە مانگی 6 لە ماوەی 2 مانگە یەکسەر بەرز بووە و سەیرج بن بەردەوام بەرز و نزمی لە نرخی زێڕا هەبوو. جا ئەمەی ئێستا کە بەرز بۆتەوە چییە؟ با بچینە دواتر کە بەرزبوونەوەی تۆمار کردووە لە مانگی 9 ڕێک ئەم مانگە لە کۆتایی 8 دەستی بە بەرزبوونەوە کرد نرخی زێر گەیشتە ئاستێکی بەرز کە ئەم نوکتەی ئێرە $3791 بەخۆ بینی. ئەگە سەرنج بن ئەمە ئاستێکی نوێ بۆ زێر تۆماری کردووە بەڵام ئەگەر بەراوردی کەین بە کاتەکانی پێشتر لەم ئاستانەی کە نرخی نوێی بۆ تۆمار کردوین زێڕە بێ بگاتەوە ئێرە کە بریتێ لە چەند بۆ هەر ئۆنسەیەک بە لایەنی کەمەوە $3500 ببینێ یاخود $3450 ئێستا چەنە $3770 وا دایبنێ $3800 بێت ئەبێ بگەڕێتەوە بۆ $3450 واتە لیرەی دووبێ ئەگەر $810 بێ بگاتەوە $750 $760 یاخود $740 کاگەرێکی بەهێزی شەو نرخە ببینێ
و ئەمە دواتر بەرز بوونەوەی نێواتوارکات ئەم چارتە بێتەوە خوارەوە اینجا ئاراستەیەکی بەرزترمان بۆ تۆمارکە کە بگاتە 4,000 دۆلار. ئەمە بابەتی زێر جا خەڵکە لە بیکڕم بیفرۆشم تەمە نەگەر زێڕ هەیە لە ماڵەوە ئەو ئەگەر ئەتەوێ بیفرۆشی بیرێک لەوە بکەرە و پارەکەی بۆ چی بەکارێنی ئەگەر پارەکەی هەروە دانیت و لەبەری پارەکەت زۆر بۆ سەیری بکەی دەستکاری زێڕەکەت مەکە چونکە میشە زێر لە پارە باشترە. ئەگەر ئەی بە شتێک کە سوودی هەیە و پێ دوایە قازانجێکی تیاکەی ئەوە ئاساییە تۆ فرۆشتنی خۆت بکەی و ئەم نرخانە بۆ فرۆشتن کەمتر ریسکیان هەیە لەمە زیاتر بەرزە بێتەوە بەڵام ئەگە فرۆشتنیش بکەی و لە نزمترا بکڕیتەوە لەوەیە دەرفەتێکی قازانجی باشتر هەبێت. باسی کوێتان بۆ کەم دارە سوتاوەکەی سلێمانی. بازاڕی دارستاوەکە ناسراوە لە ناوشاری سلێمانیە تاوان لە دەرزی پەرەمێزەوە تایە دەستەکەوێ هەتاکو و ژووری نووسن و مۆبیلیات و قەنەفە و تا کۆتایی هەموو شتێکی تایە دارستاوەکە. چەند مانگە پێش ئێستا بەداخەوە بۆی شۆرتی کارەبا و هەندێک بابەتەوە گڕیگرت بەشێکی زۆری دوکانەکانی سووتە. هەرزوو جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبات تاڵەبانی تیمەکەی خۆی ڕاستپارت بۆی بچن بەدەم ئەو کەسانی لەوێ کاسبکار بوون دوکانار بوون قەرەبیان بکەنەوە. نوێنەری جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ ئەو بابەتە ڕایگەیاندووە قەرەبووی دوکاندار و کاسبکارانی دارستاوەکە کۆتایی هاتووەواتە هەمووی قەرەبۆکەی وەرگرتووە بە پارە و لە ماوەیەکی نزیکیشە ئەتوانن شوێنەکانیان دووبارە دروستکەنەوە. پێشتر دوکانەکانی هەمووی سوتا بە شۆفڵ هەمووی پاکرایەوە پارەیان پێدرا لە بریەوەی کشتەکانیان سوتا بوو بەڵام ماوەیەک وەسا بوو کە نیانەتوانی بچن ئەبیا دروستکەنەوە ئەڵێ لە ماوەیەکی نزیک هاتوان دروستکەن. ئەتا محەممەد لێپساوی نووسینگەی سلێمانی وەروان نوێنەری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بە کوردستان نیوزی ڕاگەاندووە بە هەوڵەکانی قوبات تاڵەبانی زیاتر لە 1 ملیار دینار قەرەبووی کاسبکارانی دارستاوەکە کراوەتە و هەر بە هەوڵەکانی ئەویش لە ڕێگەی فراکسیۆنی سەوز لە ئەنجومەنی نوێنەران سەرۆکوەزیرانی عێراقیش هەندێک هاوکاری دارایی وەکو قەرەبوو بۆ کاسبکارەکان تەرخان کرد. ڕوودانی ئەو کارەساتی کە بەشێک لە بازاری دارە سوتاوەکەی سلێمانی سوتاوە لەسەر فەرمانی بەڕێزجێگری سەرگۆزیران لە 6 سەعاتی یەکەمە ئێمە توانیمان بچینە ناو خەڵکەکەەوە لەگەڵ خەڵکە زەرمەندەکەی ناو بازارەکە تێکەڵ بین و لیژنێکی هوەریمان پێکێنا تەخمینی سەرجەم زەر و زیانەکانی کرد لە ماوەی کەمتر لە هەفتەیەکە لە سەرفەرمانی بەڕێزیان زیاد نزیک 1 ملیار دینار ئێمە قەرەبوومان کردەوە بۆ خاوەن دوکانە سوتاوەکان. هەر لە سەرفەرمانی بەڕێز کاقوبات فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیژنێکی دروست کرد سەردانی بەڕێز سەرۆکوەزیران سوودانیان کرد و موافقی بەڕێزیانیان وەرگرت بوو ئەوەی لەسەر بودجەی تەواوی عێراقیش بڕێک لە قەرەبوو بۆ ئەم خاوەن دوکانانە بکرێت. ئێستا پێم وایە کارکردنیان لە کۆتاییایە خۆیان چونکە ئێمە قەرەبەکەمان بە نەقدی دانێ و ئینشاءڵڵا لە نزیکانە ئومێدەمەیە کە ئیشەکەیان تەواو بێت بکەونە سەر کار و کاسبی خۆیان. دواکەوتنی موچە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان دروست و کاریگەی لەسەر هەموو شتێک دروست کردو. ڕێوازی وا پەیامنەری کورسات نیوز لە سلێمانی چەند ڕۆژێکە کە دەوامی خوێندنگاکان کراوەتەوە چۆن سەردانی هەندێک خوێندنگەی کرۆبزانێ خوێندکاران جلی مەکتەبیان کڕیوە ئەتوانن دابینکەن یاخودن. لێکێک لە خوێندنگاکان لەگەڵ مامۆسای قسەی کردووە کە خۆی و هاوسەرەکە دوکان مامۆسان دوو مناڵیشیان هەیە. ئەڵێ بۆی دواکەوتنی موچەوە خەڵک ناتوانێت جلی تازە و پێویستی مناڵەکانی دابینکا بۆ خوێندن. مامۆسایەکی ژەڵێ زەختمان لە کەس نەکرۆ فشارمان لە کەس نەکردووە کە ئەبێ ئیلا بۆ ئەمساڵ جلی تازە بکە و هەروەها دوکاندارێکیش کە جلی مناڵانە فرۆشەی پێداویستی خوێندنگا و قرتاسیە و بڵین دەفتەر و قەڵەم هەتاکو جلوبەرگ ئەڵێ وەڵای کە خەڵکیەت کراسی هەڵەگرێڵە پانتۆڵەکەی پاری ماوە کێشەی نییە یا پانتۆڵەکە هەڵەگرێڵە کراسەکەی پاری بەکارەهێنێتەوە. هەندێکی ژیان دەفتەرە کڕن ئەڵێ داوای جانتاکەن مناڵەکانیان ئەڵێ ناتەوێت ئەوەی پارە بەکاربێنە. ئەم ساڵ جیاوازە لە ساڵانی تریش کە خەڵک پێوەی دیارە بەباشی شت ناکرەوەی تواناشمانە بووێ دەستگیرۆی خەڵکمان کردووە هەم سعرمان کەم کردەوە هەم زانی بێتمان هەژارە هاوکاریمان کردووە. جا سەرڕای ئەوەی کە یەکپۆشی لە خوێندنگاکان بوو ئەوەیە کە جیازی چینایەتی نەهێڵێ بەڵام لە ئێستا هەر خودی یەکپۆشیەکە کێشەی دروست کردووە. جلی یەکپۆشەکەی کۆنە لەوەی خوێندکارێکتر جلی تازەی لەبەرە. لەگەڵەوەی ساڵی نوێی خوێندن دەستی پێکردووە بەشێک لە کەسوکاری خوێندکاران نەیانتوانیوە وەک پێویست
جلوبەرگ و پێداویستیەکانی خوێندن بۆ منداڵەکانیان بکڕن. مامۆستا کەنار خۆی و هاوسەرەکەی موچەخۆرن و دوو منداڵیان خوێندکارە. دەڵێن دواکەوتنی موچە کاریگەری لەسەر ژیانیان دروست کردووە و بە زەحمەت توانیویانە پێداویستیەکانی خوێندنیان بۆ دابین بکەن. بەڕاستی کاریگەریکی زۆری هەیە، چونکە ئەوەی کە ساڵان ئەکراتەوە بە دڵی خۆت هەرچیت ئەویست بۆ مناڵەکە دەکڕی، هەرچی داوا بکردایە بۆ دەکڕی، لەبەرەوەی موچەکە هەبوو پارەکەت پێ بوو، بەڵام ئێستا نەوەڵا ناتوانانی ینی ئەوەی کە مناڵەکە خۆشی داوایەکە بە ڕێژەیەکە ینی کولفەکەی زۆر بێنەوەڵا ناتوانانی بۆی دابین بکەی لەبەرم قەیرانە و لەبەرم بێ موچەیە نەبەخۆ. کاریگەریەکانی دواکەوتنی موچە و قەیرانی دارایی بە شێوەیەک لە سەر ژیانی هاوڵاتیان و موچەخۆران زەق بوونەتەوە، وای کردووە بەشێکی زۆر لە فرۆشگاکان نرخی کاڵا و پێداویستیەکانی خوێندن دابەزێنن، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە ڕێژەیەکی کەم هاوڵاتیان دەتوانن پێداویستیەکانی خوێندنیان لێ بکڕن. بەشێکیش لەو خێزانانەی هەژارن لەلایەن خێرخوازان و سەرمایەدارانەوە هاوکاری کراون. مشتریمان هەبووە یعنی وتەتی قەمیسەکەی هەیە پانتۆڵەکەی بۆ ناکڕم، یان وتەتی پانتۆڵەکەی هەیە خەمیسێکی بۆ کڕم، یان قرتاسی بۆ کرد جانتاکەی پار بەکارهێنە، یان لە دەفتەرەکانە تۆزێک ڕەزیلی ڕانی من سەرنج بە من زۆر کەسێک هات ئەیوت دەفتەرێک بۆ دوو بەش بەکارێنم، یعنی تا ئەو حەدەش خەڵک هاتووە، بەڵام ئێمە خۆمان هاوکاری و کەسانەکەین سوپاس بۆ خۆی گەورە، بەڵام تاکید قەیرانەکە زۆر تەسیری لەسەر دایک و باوک هەیە. لە بەشێک لە خوێندنگا حکومەکاندا سەرڕای دواکەوتنی موچە بەشێک لە مامۆسایان بە گڕوتینەوە ساڵی نوێی خوێندنیان دەست پێ کردەوە. هەندێک جار بە هۆکاری ئەوەی بارگرانی لەسەر شانی کەسوکاریان دروست نەکەن، فشار لە خوێندکارەکان ناکەن پابەندی یەکپۆشی بن. زۆرێکیش لە خوێندکاران جلوبەرگی ساڵانی ڕابردوو دەپۆشن. ئێمە هەموو ساڵێکم دیاردەیە بینین، خۆتان نزان کۆمەلگا گەڕەکەکان خەڵکی فەقیر و خەڵکی هەژاری شتایە تێبینیەوەمان کردووە، خەڵکێک فەقیر بێ زۆر زەختمان لێ نەکردووە، بگرە خۆشمان جلوبەرگمان بۆ دابین کردووە لە ڕێی خێرخوا لە ڕێ دیژنەی دای بابەوە، یعنی هیچ کاتێک زەختمان لە هیچ کەسێک نەکردووە بۆ کڕینی جلوبەری. پێڕەوکردنی سیستەمی یەکپۆشی لە ناوەندەکانی خوێندنی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بۆ ئەوە دەگەڕێتەوە کە جیاوازی چینایەتی لە نێوان خوێندکاراندا دەرنەکەوێت، بەڵام وەک مامۆستایان دەڵێن قەیرانی دارایی خەریکە کاریگەری لەسەر و سیستەمەش دروست دەکات. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. پارەی گەرمی جوتیاران هاتووە. وەزارەتی بازرگانی عێراق لە قۆناغی یەکەم بڕی 57 ملیار دیناری وەکو شایستی جوتیارانی هەرێم ناردووە. بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر ڕایگەاندووە دوای تەواوکردنی ڕێکارە کارگێڕی و دارایەکان لە سەرەتای هەفتەی ئایندا. دەست بە دابشکردنی قۆناغی یەکەمی ئەو پارێکرێت کە بڕەکەی 25 ملیار دینارە بۆ پارێزگای سلێمانی، 20 ملیار دینار بۆ هەولێر، بۆ دووەکیش 12 ملیار دینار. زیاتر لە 2 مانگە پرۆسێ بە بازارکردن لە سایلۆکان کۆتایی هاتووە بە بەراورد لەگە ساڵانی پێشوو تا ئێستا ژمارەی زۆر لە جوتیاران دەیانتوانی شایستە داراییەکانی خۆیان وەرکن. بەڕاستی کەم تەرخەمیە لە وەزارەتی بازرگانی حکوومەتی عێراقی تا ئێستا نەیتوانیوە هیچ قۆناغێک لە شایستە داراییەکانی برا جوتیاران دابین بکات. تا ئێستاکە بەسپاسەوە کە بەدواداچوونمان کردووە لەگە وەزارەتی بازرگانی نزیک بە 57 ملیار دینار گەیشتووەتە هەرێمی کوردستان، بەڵام ڕێکارەکانی دابینکردنی چەک و دابینکردنی پارە بۆ ناو بانقەکان ماوەکەوە پێشبینی دەکەم لەو 2 ڕۆژە ئینشاءالله دابین بکرێت. ڕەنگە لە پێنجشەمی داهاتوو ئەگەر دابین نەکرێت لە یەکشەمی داهاتوو جوتیارەکان دەتوانن شایستە داراییەکانی خۆیان وەربکرن. ژمارەیەک لە پیشەوەرانی سۆران وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بە زیادکردنی باج لە سەریان گرت بوونەتەوە. نوێنەری پیشەوەرانی قەزای سۆران لە کۆنگرەی ڕۆژنامەوانی وتی بە ڕێبەرایەتی باجی خانوبەری سۆران پیشەوەرانی ئاگادار کردوێتەوە پێویستە باجی خانوبەرە بدەن. ئەوەش لە کاتێکدا کە تا ئێستا 3 جۆر باجێن پێشتر لە کاتی خۆیدا ئاگادار نەکراونەتەوە. بەپێی وتەی پیشەوەران ئەوان پێشتر ئاگادار نەکراونەتەوە کە پێویستە باج بدەن، بەڵام پێیان وتراوە دەبێت سزای دواکەوتنی 15 ساڵ هی باجەکەش بن. داواشەکەن بەرپرسانی ئیدارەکە حکوومەتی هەرێم بەدەم چارەسەری کێشەکانەوە بچن حەلیکان بۆ بدۆزنەوە، ناکرێت لە پڕ بڵێ 15 ساڵ باجی نەیا و زیادەکی شیمان بەرێ.
ئەمە چەند پیشەوەرەچین لە سناعی تقریبا 580 هەتا 600 پیشەوەر دەبین. چەند ڕۆژێکی ئەمە ئاگادار کرێنەوە لەلایەن دایرەی بەڕێوەبەرایەتی خانوبەرەی سۆران کەوا ئەمە دەبی بین باجی بدەین. ئەمن بەخۆم شخصیان لێم پرسی ئەو باجە هی چییە؟ گوتی ئەنگۆ دەبی بین زەڕی باجی خانوبەرە بدەن. ئەو داوایە تازە داوایان لێکردنە بەڵام دەرێ دەبی ئەنگۆ لە 2010 ئەنگۆ پارەی بدەن. یعنی هەتا ئێستا دەکا 15 ساڵ مۆڵەتمان تقریبان 8 ڕۆژمایە گوتیان ئەگە پارەکەی نەدەن دوکانەکانتان پێ قەپات دەکەیت. پارەکە لە 2010 لە سەریان حیسابکردنی هەتا ئێستا. یعنی ئەو 15 ساڵ ئەوانە تازەمان ئاگادار کردیتەوە. ینی ئەو ئەوەندە ساڵێک کە کەس نەچوە پارەی بدا ئەو پارەکە زیادەیە لێ ماوەردەگرن دەڵێ دەبی غەرامەش بدەن. بەخۆم شخصیان چوومە لای بەڕێوەبەرەکەی گوتی دەتوانی پارەی نەدەی کەس دوێ گوتی وەرە پارەی بدە. دوێنێش ئاگادار کرایم وەسلیان وی نامەدرێ ئەگە پارەی نەدەی دوکان پێ قەپات دەکەین. یعنی بەخۆشیان نەخواان تێناگەن ئیشەکانیان کووە. لەگەڵ ئامانج مەحموود نوێنەری پیشەوەرانی سۆران قساکەم کاگامان سڵاو لێبێ 15 ساڵە پێتان نەوتراوە باجبن ئێستا ئەم باجە چەندێکە بێ ئەگەر بیەن بۆ نەگە دوکانێکی پیشەوەری بە نمونە بێنیتەوە چەندێکی لەسەر کەڵەکە بووم کێشەیە لە کێو سەری هەڵاوە. سڵاو لە تۆش لە کەناڵی کورسات بە خێراتنی کەناڵە کەشتان دەکەین. وڵا بەڕێزەکەم ئەوە تقریبان 3-4 ڕۆژ دەبێ ئەمە ئاگادار کراینەوە ینی بە پشولەی ڕسمی کەوا ئەمە 15 ساڵە ئەو باجەمان لەسرە نەمانداوە پێی دەڵێن گرێبەستی خانوبەرە. ئێمەش کاتی خۆی کە ئەو زەویانەمان وەگرتیە لەسەر ئەرچی خۆمان دوکانەکانمان دروست کردیە. یعنی شارەوانی بەر ئەرزەکەی بە ئێمەدایە ئەمە گرێبەستێکمان هەیە لەگەر شارەوانی کەوا ئەمە گرێبەستەکەی لەگەڵوان کردمانە پێی دەڵێن مساتعە بۆ ماوەی 25 ساڵ هەر ساڵک 150,000 دیناری بدەین. یعنی ئەوەشتان ناوە کاگامانج ئەو ساڵانە 150,000 مساتحەکەتان ناوە بەکرێکەتان ناوە بە زەویەکە. بەڵێ ئێستا یەک بەخۆم ئەمن کە نوێنەری ئەو پیشەوەرانەمە ئەمن ئی ساڵی 2026 پارەدایە نەگی 25 ساڵێک پێشتری یەک بەخۆم. ئەی ئەمەیان چییە کە پێساڵێک پێشتریش پارەمداوە ئەمەیان پێیوەستە بەچی بە دیاری کراوی ئەویان ئەمەش ینی ئەوانیش بەخۆیان ئەنی ئەو کارمەندە بەڕێزش نازانی ئەو پارەی چێ لێمان دەستینی. یعنی لە باجی دەرامەت ئەمە باجی کەشمان لەسەرە باجی پیشەی خۆمان کە پێی دەڵێن باجی دەرامەت. یعنی ئەوانیش دەڵێن کاکە هیچ معنایەکی نیە ئەو پارەیان لەنگۆ دەستینین. ئەمە بەخۆمان کرێچینە کرێچی شارەوانی نەیانی بەخۆی یاسایەک هەیە لە گرێبەستی خانوبەرە دەرێ هەر کەسێک خانووەک دوکانێکی هەبی تاپۆبی بەکرەی داوی ئەوە دەبی ساڵێ کرێکی بداتە حکوومەتی. ئەوە ڕاستە ئەمە لەگەڵ وەی داینە بەڵام ئەمە بەخۆمان ئەمە کرێکی حکوومەتینە کرێکی شارەوانینە هەموو ساڵێ ئەمە کری دەدەینە شارەوانی. پرسیارتان کرۆ کاگامان ئێستا ئەوان دەڵێن نەک ئەوەن هەبێ یا هەر تەنها لە سۆران و ئەم کێشەی ڕوبەڕووی ئێوە بۆتەوە. بەحکمی وێ ئەمن 23 ساڵە لەو پیشەوەری لەو پیشە سازی ئیشێ دەکەم لە سۆران زۆر سەردانی هەولێریش دەکەم ینی لە شاری کەشم پرسیە حتا لە چەند کەسی بەتەمەنم پرسیەکە لە مێژە لە سناعی ئیشێ دەکەن هیچیان دەڵێن هیچ لەو نوع باجەی کە ئەمە ئێستا ئەوانە دانەوێت لەسەرمە بیچەسبێنن کە پێ دەڵێن باجی خانوبەرە یعنی دەڵێن هەتا ئێستامە جێمان لەو ناوەی نەبووە. بڕەکەی تا پێ وتراوە کاگامان بۆ 15 ساڵە بڕا کمکەکەی 90,000 90,000 بۆ یەک ساڵ یا بۆ 15 ساڵە بڕاکەم کمەکەی نا بۆ یەک ساڵ بۆ یەک ساڵ ینی ئێستا بۆ نمونە بۆ یەک ساڵ ئێستا ئەوە لەوانەیە دوکانە کمەکەبی ینی دوکان هەیە 100 مەترە دوکان هەیە 150 مەترە دوکان هەیە تا 200 مەتری دەڕواجە لەوانەیەوە بە پێی مترەکەی لەسەرمان زیاد بکە. یعنی تقریبا نزیکەی ملیۆنێک و شتێکە کاتێکە هەرەکەمەکە حسابکە ملیۆنێک و 250,000 300,000 بێ بە بارودۆخی بازار چۆنە کار و کەسابەت چۆنە لە وەزعەکە ئێستا هەیە. یعنی ئەمە سیرمان بەوەی دێ ینی لەو بارودۆخە خراپە خەڵک بێ مەعاش طبعا ئەگەر مەعاشیش نەبی ئیشەکەی مەش زعیف دەبیتن. یعنی لەو بارودۆخە خراپەی ئەوانە ئەو بارە قورسەی دێخنە سەر شانیمە ینی بەڕاستی بارەکی قورسە خەڵکەیە بە مانگ 100,000 ئیش ناکە ئێستا لەو سناعەیە یعنی بەڕاستی خەڵکەیە کرێچیە
ئەو پارە زۆری بۆ دێخنە سەر خەڵکی ینی ئەوانە حیساب ناکەن کابرا کرێت چی بی و ساحب دوکان بی و هەمویان بە یەک نەوە حیساب کردیە دەبی پارەکەی هەر بدەیت. باشە چەند ژماری پیشەوەران چەندن لە سۆرانکە ڕوبەڕوویەم کێشەیە بوونەتەوە خۆ دیوانی کە خاوەن پیشەکە خوێنیان لەگەڵوانیشی کەی شەکەنتیە ئەمە نزیکەی 600 دوکان دەبین 600 خاوەنکار هەر خاوەنکارەکەیە دوو بەڵێ هەر دوکانەکەیە 2 نەفەر لەلای ئیش دەکە 3 نەفەر لەلای ئیش دەکە یعنی بە کۆی گشتی 2000 نەفەر کەمتر نابین ئەمە. باشە لەگەڵ بەرپرسان قسەتان کردو چی ئەڵێن لەسەرەوە ئەڵێن کێم بڕیاری یاوە چۆن حەلەبێ هیچ ڕێوشوێنێکیان پیشان ناون. وەڵاهی بەرپرسان ئەوڕۆ چوینە لای بەڕێز ئیداری سەربەخۆ لای بەڕێز کاک هەڵگورت ئەویش میوانی هەبوو نەیتوانی ئێمە ببینێ ئەو بەرپرسانەی تریش بۆ نمونە ئەوەی بەڕێوەبەری ئەو باجی خانوبەرەکە گوتی من هیچم پێتان بۆ ناکرێ یاسایەکی بە من پیشاندا دەڵێ ئەمە بۆ یاسایی ئیش دەکەین ئەمە زۆر سەیرم پێ هات زۆر سەیرم بۆ یاسای هات بەڕاستی دەزانی ئی ساڵی چەندە ساڵی 1956 یعنی نەمزانی هەتا ئێستا تو ئیش بە یاسایەک بکەیت تقریبان لەوانەیە 56 ساڵ پێش ئێستابی زیاترێک هەنووکە 70 ساڵەکە کاگاباج ئێوە داواکاریتان چیە ینی پەیامتان چیە داواکاریتان چییە ڕووی دەمتان لەکوێیە بۆتان چارەسەرکە ڕووی دەومان لەبەر پرسانە ئەوانەی کە خۆیان بە خەمخۆری ئەو خاک و وڵات و خەڵکی هەژار و کەم دەرامەت دەزانن بەڕاستی یعنی ئەمن یەک بە خۆم چوومە لای چەند بەرپرسێک بەڕاستی هیچ گوێیان لێ ڕانەگرتیمە ئێستا ئاخر ئەوەیمە هانەیمە بۆ لای کاک هەڵگوردە داوا لە بەڕێز لێرەوە لەو کەناڵێ پیرۆسنگۆ داوا لە بەڕێز کاک هەڵگوردی دەکەم کەوا بە هانامەوە بێ ئەنی ئەو ئیشەمان لە چارەسەر بکە. زۆر سپاس بۆ کاک ئاماژ ئەو بەڕێزە والی شارەکەیمەیە هەر ئەو بەڕێزە دەتوانی ئیشەکانمان لە چارەسەرکە بەڕاستی ینی ومێدمان پێ هەیە. ئێمەش داوای لێکەین بەدەمتانەوە بێت کاگەڵگورت سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران کێشەیەم پیشەوەرانە حەل بکات باردۆخی بازاڕ و دۆخی کەسابەت زۆر باش نییە پێداچوونێک پیا بکرێ و خۆشیاڵن کری شارەوانی ئێن شتەکە پێ ناچەوە نەقورس بێ ئامان محمود نوێنەری پیشەوەرانی سۆران هەربژی زۆر سپاس بەرچاونی باشیانی لەسەر کێشەکان بۆ هیوای کە چارەسەر بێ. باسی بابەتی کارسازیتان بۆکەم لەژێر دروشمی پیشەیەک فێر بە داهاتوو دروست بکە بەشی گەنجانی مەڵبەندی 24 ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەی کارسازی گەنجانی ڕاگەیاندوە ئەوەش بە ئامانجی فێربوونی پیشە و دۆزینەوەی کار و دەستکەوتنی هەلی کار بەشی گەنجانی مەڵبەندی 24 ڕاپەڕین پرۆژەی کارسازی بۆ 150 گەنجی دەڤەری ڕاپەڕین ڕاگەیاندووە گەنجەکان لە ڕێگەی چەند خولێکی پیشەیەوە کە بریتین لە گرافیک دیزاین چاکردنەوەی موبایل دارتاشی ئارایشتی خانمان درومان فێری پیشەکە بن دوای بەشداریکردنیان لە خولەکان و فێربوونی پیشەکان بەشی گەنجان لە ڕێگەی کۆمپانیەکانی کردی تایبەتەوە هەوڵەدەن ئەو کەسانی لەم خولا بەشدار بوون دەرفەتی کاریشیان بۆ بدۆزنەوە واتە شوێنێ پێویستی بە گرافیک دیزاینەوە ئەم خولۆبینی و ئەڵەن کاکەمە سیڤەکەی و بالای تۆ ئیشکە دارتاشیە با لە فڵان کارگە ئیشکایە خۆت هەوڵێن خۆی ببێ بە خاوەنکارێک و خۆی معاملێکی دارتاشی و مۆبیلیات و یاخود دوکانێکی خەیاتی دابنێ کە بێگومان باشترە بێ لەوەی کە ئیشش بۆ خەڵک بکە. بەشی گەنجانی مەڵبەندی ڕاپەڕین پرۆژەیەکی کارسازی گەنجانمان ڕاگەیان بە هاوکاری برای بەڕێزمان کاک دکتۆر ڕێکەوت دەمانەوێت دەستگیرۆیی گەنجانی سنوورەکە بکەین بۆ ئەوەی کە پیشەیەک فێر ببن و خۆیان ببنە خاوەنکاری خۆیان و ئێمە دوای ئەوەی کە پیشەکانیان لە ڕێی کەسانی پرۆفیشناڵ کەسانی شارەزا فێر دەکەین هەوڵی دۆزینەوەی کاریشیان بۆ دەدەین بۆ ئەوەی کە بتوانن خۆیان ببنە خاوەنی کاری خۆیان و لە ئایندەدا چۆن ئومێدیان لەسەر ئێمە هەڵچینی و ئێمەش بێ ئومێدیان نەکەین. لەو قۆناغی ئێستادا 150 گەنج سوودمەند دەبێت و پرۆژەکانمان فێربوونی دارتاشیە بۆکو دروستکردنی کەونتەر و ئەو پێویستیانەی ناوماڵ و ئۆفیس و ئەمانە دروست چاکردنەوەی مۆبایلە کە ئێستا هەموو کەسێک ئەگەر دوو مۆبایل و سێ مۆبایلی نەبێت دانەیەکی هەر هەیە
هەروەها درومانە بۆ خانمان هەروەها گرافیک دیزاینە کە ئێستا بابەتێکی زۆر شایع و هەموو کۆمپانیا و شوێنە گشتیەکان و هەتا شوێنە ئەهلەکان پێویستیان پێێتی و هەروەها ئارایشتی خانمانیشە کەواتە 5 پرۆژە لە یەک کاتدا ئیعلانمان کردووە 150 گەنج سوودی لێ دەبینێت. ئەمڕۆ دووەم ڕۆژی پێشنگای نێودەوڵەتی کەرەستەی بیناسازیە لەولێر کە 400 کۆمپانیا لە 20 وڵاتەوە لە پێشنگاکە بەشدارن کە لە 348 شوێنیان گرتووە لە نێو پێشنگاکە بۆ خستنە ڕووی بەرهەمەکانیان. لە پێشنگاکە بە تایبەت گرنگی بە بەرهەمێنانی وزەی خاوێنرا و وزە نوێبووەکان و گۆشەیەکی فراوان تایبەتی بۆ تەرخان کراوە. ئەم پێشنگای کەرەستەی بیناسازی تیاخراوەتە ڕوو بە تایبەت وزە نێوبووەکان بابەتی سیستەمی سۆلار پانێڵ و وەرگ دروستکردن یاخود سەرچاوی وزە لە تیشکی خۆرەوە لەگەڵ محەممەد غەریب خاوەنی یەکێک لەو کۆمپانیانی کە ئیشی دانانی سۆلار پانێڵەکەن و لەو پێشنگای بەشدارن قساکەم. کاک محەممەد سڵاو لێبێ ئێستا سوودی سۆلار پانێڵ چییە؟ لەگە کاک محەممەد غەریب کە کۆمپانیای دانانی سۆلار پەنێڵی هەیە لەسەرم بابەتە قساکەم ئەگەر گوێی لە دەنگم بێ ئەمێ بپرسم لی ئێستا ئەم سیستەمی سۆلار پانێڵە چ سوودێکیە لە نێو بابەتی بیناسازیە خەڵک تا چەند ئەتوانێت سوودی لێوەربگرێ هەر تەنها وزەی کارەوای بۆ بەرەمێن یاخود لە بابەتی تریشا سوودی هەیە بۆی. کاک محەممەد فەرموو ئێمە گوێمان لە جەنابتە. کاک محەممەد لە بینەران و سڵاو لە بینەران و لە کەناڵە بەڕێزەکەشتان سڵاو لە جەنابیشە. سوودی سۆلار پانەڵ تا با بڵێن تەختەخۆری سوودی بە بەرهەمێنانی وزەیەکی خاوێن وزەیەکی خاوێن بەرهەمێنێ و ئەتوانیت با بڵێن جیاواز لە مۆلیدە و هەر بەرهەمێنەرێکی وزە لە ڕێوی خۆرەوە وزە بەرهەم بێنرێت بۆیە لەو کاتە ئەنجامەکەی ئەنجامی ئەوە دروستە بێت کە ژینگەیەکی پاک و جوانمانە بێت. باش ئێستا لارێمی کوردستان کارمای 24 ساعتی تقریبان لە زۆربەی شوێنەکان هەیە و خەریکە هەموو کوردستان ئەگرێتەوە لە کاتێکە خەڵک کارمای 24 ساعتی حکوومەتیە بێ بۆچی سۆلار پانێڵ بەکاربێنێ؟ سۆلار پانەڵ ڕاستەکەی بەکارهێنێت بۆەوەی کە بە مەصرف با بڵێن مەصرفی کارەبا کەم بێتەوە لەبەرەوەی کە سۆلار پانەڵ زۆر بۆ ساڵانێکی زۆر تقریبان لەوانەیە 25 بۆ 30 ساڵ کارەبا هەمێنێت و بۆ لە درێژخایەنە ئەو ئیسفادەی زیاتی لێکات ئەو کاتەش لە ڕێی وزەی خۆرەوە کارەبای زیاتر بەرهەمێنێت لە ڕۆژە لە شەوی شای ئیسفادە لە کارەبای حکومیەکەن ئەم سیستەمە سپاس بۆ ئەو سیستەمکە حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کردووە لە ڕێەوە کە هاوڵاتیان ئەتوانن مامەڵە بکەن بۆیە ئەتوانن لە ڕۆژە ئیسفادە لە سۆلار پانەڵ بکەن و لە شەویشا کارەبا ئەو کردبوونە کارەباکی زیاتر لەوەی کە خۆیان پێویستیانە بەرهەمێنێت و ئەگەرێتەوە بۆ گریدەکە دوایی لە شەوی شای ئیسفادەی دەکەن ئەو کاتە کارەبا کەم با بڵێن لە کۆتایی مانگە مانگانە کەمتریان بۆ هێتەوە لەوە ڕاستێکی لەوەتی 24 ساعتیەکە با بڵێن هەیە بازاری جاویست بۆ بڵم خەڵک خواستی زیاتر بۆ یانی خەڵک داوای بکا و بازارەکەی چۆنێ ئێستا؟ بەڵێ خواستەکە لە چاو جارانە دەتوانم بڵم لە چاو ساڵی پارە دووقات و چەند قات بووە لەبەر گرانی نرخی کارەبا بە چاو ساڵانی پێشووە بە تایبەتر شوێنە تیجاریەکان شوێنە بازرگانیەکان هەوڵێکی زیاتر ئەدەن بۆ وەدەستخستنی تەختی خۆری بۆەوەی کە با بڵین مەصرف یاخود مانگانە مەصرفێکی کەمتریان بۆ بێتەوە لەلایەن حکوومەتەوە
داری کارەبا ئەگەر بۆ نمونە ماڵێک بێوێ دامپێر کارەبای هەوێ لە ڕێ ئەم سۆلار پانێڵەوە بەرهەمی بێنێ چەندی تێچێ ئەمدا ئەمپێڕە بۆ ڕۆژ بە دیاریکایی با قسە بکەین بۆ 6 گری ماسێ ئەمپێڕی بوێ ئەمە چەندی تێئەچێت وڵی وەکو مەسائلی تێچووەکە ئەکەوێتە سەر جۆری بەرهەمەکان یعنی لە زۆر کوالەتینزمەوە تا کوالەتی زۆر بەرز هەیە لە بازاڕە یعنی با بڵین ڕاستێکی وەکو هەموو بازرگانیەکی تر هەم ناڕاستی با بڵێن فێڵی تیاکرێت و هەنێکی شێ بۆن وەنا کوالەتی زۆر بەکارسوودی لێ ببینێ باتە کوالەتێک بێت کە خەڵک سوادی لە بکە چەندی تێچ دا ئەمپێرێک بە ڕۆژ لەوانەکە تقریبا 1500 دلارێکی تێبچێت بۆ 2000 دلار لە کاتێکە ئەم پەنەڵە تقریبا بۆ 30 ساڵ ئێمە وەکو شەریکاتەکانی و کۆمپانیەکانی تریش بەام 25 بۆ 30 ساڵ زمانی بەرهەمێنانی تەختەخۆریەکانەکەن و بۆیە لە درێژخایانە سوودێکی زۆر زیاتر بێت و لەوانەکە لە ماوەی 4 بۆ 5 ساڵە هەندێک جار 3 ساڵیش کارەباکە ینی چەندێکی سەرف کردووە لەو سیستەمەیە کارەباکە ئەگەڕێتەوە بۆی دوایەوە بەرهەمێنانی کارەباکە یەکێتە باوەکو زمانی خۆوانەی بەلاشەوە باش کاک محەممەد خەڵک چۆن بزانێ ئەم سیستەمە کوالەتی باشە کوالەتی خراپێکی نەکڕیوە چۆن سیستەمێکی سۆلار پەنێڵی کوالەتی باش لە خراپ جیاکاتەوە وڵی وەکو ڕووکەش شتێکی وا دیار نییە بەڵام بڕاندەکان ئێمە لە توانین لە ڕێ ئینتەرنێتەوە هەر کەسێک بۆ خۆی تۆپتێنەکان یا تۆپ دەیەکان کە لە ئەسەر ئاسی عالەمە سیرکا بزانە بڕاندەکان چین و چین لە ئینڤێرتەرەوە بگرە لە پاتریەوە لە پانەڵەوە هەمووی شتەکان لەم ڕۆژەیە کە ئینتەرنێت هەیە با بڵێن ئینتەرنێت بەدەستە هەموو کەسێک پێێتی ئەتوانێت خۆی شارەزاکە لە بڕاندەکان ئەو کاتە ئەتوانێت بچێت هەڵی بژێرێت وە ئاگاداری ئەوە بێت کە ئەمە لە بازرگانیە هەروایە شکە هەشە نییە هەموو کاتێک کە نرخ زۆر لە خوار بوو کوالەتی نزم بێ بە هەمان کاتی شەنێ نرخ لە خوار بێ ئیتر فەرقی نەبێت لەگەڵ بەرهەمێکا کە نرخی بەرزە چونکە بەڕاستی سپار و ساڵانی پێشوو گرید بی و با بڵین دەرەجە و دەرەجە سێ نەبوو ئێستا ڕاستەکەی دوو لە ڕووی بەڕێستان و بینەرانیش فێڵێک و ساختەکارێکی زۆریتیا لە شتانە بەس دوو بێت لە کۆمپانیا زۆر بە شەکانی سیستێمە با بڵێن هەرێمی کوردستان بەڵامی تر نەوەکو هەموو بازرگانێکی تر چونکە خواستێکی زۆر پێیا بووە لەسەری ئەلەم شتانەوە بۆ هاوڵاتیان وریابن بەرهەمی چەند وڵاتیە بۆ هەرێمی کوردستان ئەم سۆلار پەنێڵانی کە هەن بە ئەدەواتەکانیانەوە بە باتری بە گۆڕەکانیان بە تەختەکە خۆی لە کوێ بۆمانی خۆی سۆلەر پانەڵ سەرەتا لە ئەمریکا لە 1954 لە تاقیگەی بێڵا یەکەم سۆلەر پانەڵ دروست کراوە بەڵام ئەمریکا ئەو کاتە پێشەنگ بوو بەڵام ئێستا وڵاتی چین پێشەنگە هەر نەک لەسەر ئاستی ئێرە لەسەر ئاستی هەموو جیهان لە پێشەنگی ئەم بوارەیە ئەکسەریەتی بەرهەمەکان چینین ئەوش لە کوالەتی زۆر نزم تا زۆر بەرز هەیە بەرهەمە ئەڵمانی و ئەمریکیەکان لێرە ناتوانێت بە بازاری پێچونکە بەڕاستی فەرقی نرخەکەی ئەوەنە بەرزە یعنی ئەوە نایێنێت ئەسڵەن ئەمە ئاگادارین لەناو بازارەکە کۆمپانیا ئەمریکیەکان بە حکمیەوەی کە ئێمە چینەوە سەردانی وڵاتی چینەکەین کۆمپانی ئەمریکیەکان ئەوروپیەکان ئەبینین هەمووی لە چین دروستیەکەن و بەس فقط لۆگۆ تەنها لۆگۆکە فەرقەکات و بە ستانداردی خۆیان دروستەکەن ناڵم کوردالیتیزمە بەس ئەو نرخە بەرژە نایانێت لە چاو بەرهەمە سینیەکانە کۆتاییە هەر لێ دروستەکرێت کاک محەممەد غەریب خاوەنی کۆمپانیای دانانی سۆلار پانێڵ لە هەولێر هەربژی کە بەشداربووی پێشەنگای کەرەستەی بیناسازیە لێ بابچی لەسەر بابەتی دۆلار و دینار کاک عومەر غەریب پامنێری کورسات نیوز لە کەرکووک چۆتە بازاری کەرکووک چۆتە لای هەنێک کاسبکار وتێتی بزانم ئەم دۆلارە بەرز و نزمەکە لە بازار و بۆرسی عێراقیە چ کاریگەکی لەسەر کاڵاو شمەکەیە کاسبکارێکەڵێ وەڵی کاکە کە بەرز دەبێتەوە ناچاری نرخی شت گرانکەی ئێمە حەزەکەی دۆلار هەرزان بێ دابەزێ دینار بەرز بێتەوە بۆ هیچیش بارزانبی بە خەڵک زیاتیش لێمانەکرێت کابراایکیش کە لێەوە تێپەڕیوە پێچێ باش لە مۆزوعەکە حاڵی نەبوو بێ ئەڵێ وەڵی معاشەکەم مەحدودە ناچارم زۆر ورد بم لە خەرجکردنیا
پارە بۆ مناڵ ئەچێ بۆ مەکتەب و کری سیارەکەی و ئیتر لێم پرسی ێستا لەوێ 5,000 لە گیرفانمان نەبێ کاک عومەر چۆ بۆ لای ئابووری ناسێکیش بزانێ سەبەبی ئەم بەرزبوونەوەی دۆلارە چییە ئابووری ناسەکە بۆ کاک عومەری ڕوون کردوێتەوە ئەڵێ عێراق ژێرخانێکی باشی نییە ناتوانێت وەکو هەندێک وڵات بەهای دراوەکەی جێگیر کات یاخود ڕای بگرێت و ئەو ناسەقامگیری لە ئابووریە هەیە هۆکارێکەوە لە لایەکی دیکەشەوە ناجێگیری بەهای درا و دابەزینی دینار کاریگەری گەورەی لەسەر ئابووری و ناسەقامگیری ئابووری عێراق دروست کردووە. گوزەرێکمان بەنێو بازاری گەوری کەرکووکدا کرد هەوڵاتیان و کەسبکەرانی شارەکە دەڵێن هەڵکشانی بەهای دۆلار نرخی کەلوپەری بەرز کردوتەوە. ئێمە کاسبی لەم بازارەی شەکەین ئەگەر بێت و دۆلار دابەزێ بۆ ئێمە باشە ئێمە عشاکە هەرزانەکڕین بارزانی فرۆشینەوە ئەمە لەسەر حکوومەت دەبێ ڕقاو کاتە سەر بازار و سەر دۆلارەکان لەبەرەوەی دۆلار بەدەستی من نییە بەدەستی حکوومەتە تاسیری زۆرە یعنی ئێمە مەجبوری گرانیکە گەرانشێک خەڵکە بۆ گرانە ئەو کە دۆلار بەرز دەبێتەوە ئێمە بە گرانی بیکڕین دوای بە گران بیفرۆشین بەڵام خەڵکە لێ بۆ گرانی فرۆشین وڵا زۆر تەسیریە بازار زەیفەوێ بازار نامێنێ کە من ئەوها دەستم لە گیرفان مەدەم 5,000 لە گیرفان نییە 10,000 لە گیرفان نییە لە کۆ بێنم چونکە معاشەکەم مەحدودە ئەو معاشە یعنی ئەبێ حیسابی خۆم بکەم پارەی کرێخانی لێ دەرکەم پارەی مۆڵدە دەرکەم پارەی مناڵەکان دەرکەم بۆ مەکتەب ئەڕۆن سایرەم کردووە بۆ مناڵ. ئابووری ناسێک دەڵێت حکوومەتی عێراق ئابووریەکی ناجێگیری هەیە و ئەوەش وا دەکات نرخ لە بازارەکان جێگیر نەبن. یەکێک لە هۆکارەکانی سەقامگیری ئابووری لە هەموو جیهان و لە وڵاتانایە بریتێ لە جێگیربوونی نرخی دراو لە وڵاتایە عێراق لەکێکە لە وڵاتانی کە بەڕاستی بەدەژایی دوای 25 ساڵ نزیکەی لە هەر لە نەوەتەکانەوە نەیتوانیوە نرخی دۆلار بە تایبەتی کە دراوێکی گرانبەهایە جیهانیە جێگیر بێتن بەهۆی ئەوەی کەوا توانای ئابووری ئەو وڵاتە وەروەها توانای جێگیربوونی سیاسی وەروەها هۆکارەکانی تری ژێرخانی ئابووری بەرەو لاوازی چووە ئەمە بۆتەوەی ئەوەی کەوا دائیمەن لە دابەزی نابێتن نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. هەوڵاتیان و کەسبکەرانی کەرکووک بانکی ناوەندی عێراق بە هۆکار دەزانن بۆ ناجێگیری بازاڕی دراو لە عێراق لەشخوازنە ژوورە بازرگانیەکان ڕۆڵیان هەبێت لە جێگیربوونی نرخ و چاودێریکردنی کاری بازرگانان. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. ئەمڕۆژ باسی موچە و زێڕ و پارەی گەرمی جوتیاران وەروە سیستەمی سۆلار پەنێڵ و باردۆخی بازار و ئەوە دۆلار و دیناریشمان کردەوەی کە مابێ لە بابەتی تمەنە ئاراستێکی داوەزینی وەرگرتووە ئەگەریە داوەزینی زیاتر بەخۆی بینێ دیناری ژەمڕۆ کەمێک داوەزی بەڵام زۆر ترسی نییە بەرامبەر بە دۆلار ئەگەری هەیە جارێکتر بەرز بێتەوە و یۆرۆ و پاوەنیش تا ئەستێک جێگیرن لە بابەتی زێڕی ڕوونکردنەوەی پێویستم پێیان بۆ هیوای ئابوورێکی زۆر باش تا.